پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە هەر شوێنەکەن سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بێت لای من ئێوارێ و دڵنیام ئێوە ئێستا ڕۆژە سێری منەکەن بەیانیتان باش بێ ومێدەکەم ڕۆژێکی خۆش بەسەر بەرن ئەم شەو من هاتووم بۆ دووەمین فێستیڤاڵی دەروازەی سلێمانی کە ئەم شەو سێم شەوی ئەم فێستیڤاڵەیە بێگومان هەر شەوێک بە کۆمەڵێک کار و چالاکی جۆرا و جۆر فێستیڤاڵەکە پێشوازی لە میوانە ئازیزەکانە کات اینجا منیش هەوڵەیەم شەوانە لەگەڵ ئێوەی ئازیزا بم بۆ ئەوەی کە بەشێک لە کار و چالاکی و سوپرایزەکانی نێو ئەم فێستیڤاڵە بۆ ئەوەی ئازیز بگوازمەوە بگومان وەکو باسم لێوە کرد ئەم شەو سێم شەوی ئەم فێستیڤاڵەیە ئەگەر تۆ ئەم شەو ناتوانیت بێیت هیچ دویر مەبە چونکە پێنج شەوی ترت لەبەردەمان ماوە بۆ ئەوەی کە بێیت و بەشداری فێستیڤاڵەکە بکەی بگومان فێستیڤاڵەکەی ئێمە بەتەنها خواردن و خواردنەوەکان نییە لێرە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر هەروە ئەو کۆشکانەی کە لێرن بەتەنها کۆشکی خواردن و خواردنەوەکان نین کۆمەڵێک چالاکی تر و کۆمەڵێک کاری تری تێدا ئەنجام ئەدرێت بۆیە دڵنیام هەر کەسێک بێت بۆ ئێرە جگەلەوەی کە تامی خواردنە خۆشەکانی نێو فێستیڤاڵەکەکە سوودەبینێت لە چالاکیەکانی تریش بگومان بیرمان نەچێت ئەم فێستیڤاڵە ناوازەیە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوە ئەچێت اینجا یەکێک لەو شوێنانەی کە لەنێو ئەم فێستیڤاڵەیە بەشداریان کردو ئەویش ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە کە ئەزانین ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ساڵانێکی زۆرە خزمەت بە مناڵانی کوردستانەکە بەبێ جیاوازی بۆیە لە هەر شوێنێک هەر مناڵێک پێویستی بە هاوکاری بێت بە دڵنیایەوە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان هەستاوە بەم هاوکاری جا پێم خۆشە لەگەڵ بەڕێزیانە قسە بکەم بۆی بزانم ئەمان چۆن و بەچی لێرە بەشداریان کرد چۆن خزمەت بە مناڵانەکان سڵاوتان لێ بێم کات بەخێر بن سەر چاوان ئێوە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە دووەمین فێستیڤاڵی دەروازەی سلێمانیە بەشداریتان کردووە ئێوە بەچی بەشداریتان کردووە؟ طبعا زۆر بەخێر بن سەرەتا و سپاسی کورساتی شەکەین بۆ ڕێخستنی ئەم چالاکیە جوانە کە هەمیشە دەست پێشخەری شتە جوانەکانەکە کورسات طبعا دیێرە ئەمە تەرکیزمان لەسەر کۆمەڵێک چالاکیە کە تایبەتن بە منداڵان بۆ تەمەنی جیاوازە بن لێرە ئەم یاریەمان هەیە کۆمەڵێک پرسیار ئامادە کراوە کە تیا مەسەرەن مناڵەکە یەکێک لە کارتەکان هەڵەبژێرێ ئەدە یەکێکیمان بۆ بخێنەوە بۆی بۆ بینەران ئاشنا بێ حەزکە مناڵەکانیان بێنن لێرە بەڵێ زانین چۆنە مەسەرەن ئێستا پرسیارە ئەڵێ بەندای دوکان لەسەر کام زێیە و لە چ ساڵێک دامەزراوە و توانای هەڵگرتنی چەند مەتر ئاوی سێجایی هەیە بەندایی دوکان ئێوە بەپێی تەمەنەکانیش پرسیارەکانە گۆڕنوە چالاکی خۆی ئەم بۆ تقریبن بۆ مناڵێکە بێ کە ئاستی خوێنەواری هەبێ و سەر و هەشت ساڵ مەسەرەن زیاتر گونجاوە لێرە پێمانەڵێ ئەم پرسیارە لە گۆڤاری پەپولە ژمارە 266 لاپەڕە چواردە جایتر لێرە بە مناڵەکە ئاڵین گۆڤاری 266 بدۆزێتەوەوانە لێرە بۆ خۆی ئەگەڕێ بۆ نمونە لێرەیە ئەمە 266 حەزەکە ئێمە بەرە بووی شانی کامێرەکەی بەم هاوکارمان بتوانێت ئەمە وەرگێت یەکێک لەم پرسیارانە بۆ مناڵە ئازیزەکان ئەخوێندرێتەوە و لەگەڵ ئەوەشە پێیان ئەوچێت کە وەڵامی ئەو پرسیارە لە کام گۆڤارەیە کەواتە ئامانجی ئێوە ئەوەی من تێگەیشت بم ئەتانەوێت کولتوری خوێندنەوە زیاتر پەرە پێ بن لای ئەکید ئاشنایکین بە خوێندنەوە لەگەڵیشیا مەسەلەن ئەمە یعنیها هاندانێتی بۆی بگەڕێ لەگەڵیشیا دواتر زانیاری لەسەر باوڵین ئەو پرسیارانەی کە ئامادەکرەوە هەمووی شتی زانیاری بەخشن تر لێرە ئاشنا بێ مەسەرەن بۆی کە بەندای دوکان لە ساڵێکە دامەزراوە و چەندێ مەتر باڵین سێجا ئاو هەڵەگرێت ڕاستی چالکیەکەتانەوە تایبەتە من خۆم حەزەکەم بەشداری بکەم بەڕاستی لەگەڵتانە اینجا چ جا بۆ مناڵان کە بێنە ئێرە جەوێکی جیاوازتر بەخێر بن ڕاستە ئەکیت پێم بڵێ ئەو مناڵانی کێن بۆرە تا چەند دڵخۆشن بەم چالاکیانە ئێوە و هەروەها جگە لەمە شتری ژێبینم لێرە بوونی هەیە و کۆڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چۆن خزمەتی تر بە مناڵانەکە خزمەت لە ئێمە ڕاستیەکەی کۆمەڵێک وەکو عەرزم کردن لە پاڵ ئەم با بڵین ئەم چالاکیەوە کە زیاتر بۆ مناڵی سەر 8 ساڵە بێ هەندێک چالاکی کەشماندانەوە کە بۆ مناڵی بچووکترە بێ بۆ نمونە سە لێرەش ئەم چالاکیەکی کەشمان هەیە گیرە باشە مناڵەکەی تر بۆ نمونە کە ئەی خاتە مناڵ ئەم تۆپەشە خاتە ئێرە و عەفوم کە باشە ئەبێ بەبێ ئەوەی تۆپەکەی لێ بکەوێت بیخاتە ئەو کونەی ئەویاوە ئەگەر خستی ئەویا چییە بێت ئێوە چ سپرایزێکتانە بێ بۆ مناڵەکان چ ئەمە چ ئەوەیان کاتێک کە با بڵین پرسیارەکە ئەباتەوانێ لێرە یەکێک خۆی یەکێک لەم کارتانە هەڵەبژێرێ
یەکێک لە کارتەکان هەریەکە و خەڵاتێکە مەسەلەن ئێستا ئەمەیان بۆ نمونە ئەبێتە خەڵاتێکە بتوانێت بچێت لە یەکێک لە خواردنگەکان بە بەلاش زۆر چاکە اینجا با پێتان بڵم شوێن ناوپارێزی کوردستان لەکوێ لێرە بۆی کە هاتن هەر سەرەتا مناڵە ئازیزەکان بێنن بۆی بەشداری بکەن لەم چالاکیە جۆرانە هەرکەیتە ژوورە بۆنەوە فستیڤالەکە یەکەم کۆشک ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان پێشوازی لە مناڵە ئازیزەکانەکە دەستان خۆش بێ ئێوە هەمیشە پێشەنگ بوون لە خزمەتکردنی مناڵانی کوردستان ماندوو نەبن بەخێر بن سەر چاوان خۆش بێ سپاس وەکو پێم وتن بەڕاستی ئەم فێستیڤاڵی ئەم ساڵی دەواازەی سلێمانی هەر بەتەنها بۆ خواردن نیە ئەوەتانێ چالاکی جۆرا و جۆریش لێرە پێشکەش بە مناڵە چاوگەشتەکانەکەن بە خۆتان مناڵەکانتان بێنن لێرە هەم زانیاری وەرەگرن هەم لەگەڵ ئەوەشە ئەتوانن ببن بە خاوەن یەکێک لەو خەڵاتانەی کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانیش دیاری کردووە اینجا بەڕاستی ئەمڕۆ کە سێم ڕۆژی فستیڤالەکەیە پێیتا هاوڵاتیان سەردانی فستیڤالەکە ئەکەن و بۆی کە بێن کەشێکی جیاوازتر و خۆشتر لێرە بەسەربەرن اینجا بەڕاستی من لێتان ناشارمەوە خواردنەکانی نێو ئەم فستیڤاڵە زۆر بەتامن بۆیە کە بێن بۆ ئێرە بە دڵنیایی و پەشیمان نابنەوە و ئەتوانن سەرجەم ئەو خواردانە تاقیب بکەنەوە. جا من ئەمڕۆ چوومەتە هەر شوێنێک هەستەکەم تۆزێک پەیوەندی بە مناڵە ئازیزەکانەوە هەیە بگومان یەکێک لەو شوێنانەی کە بەشداری کردووە لێرە کلینیکی زۆر بەڕێز دکتۆرە تارا بابانە کە چەندەها جاریشە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێەوە خزمەتی بە مناڵە ئازیزەکان و بە شاشە ڕەنگینەکەی کورسات کردووە. سڵاوتان لێبێ و کاتتان باش کاتتەش باشتر ئێوە وەکو کلینیکی دکتۆرە تارا بەشداریتان کردووە لەم فێستیڤاڵەیە ئەتانەوێت لێرە چ پامێک بە مناڵان بگێنن؟ پامێکی زۆر باشمان پێەیە بۆ خواردن و بۆ کەش و خۆراک بۆ کێش و باڵا بۆ هەر خواردنێکی خراپکە هەیە ڕێنمایان پێین ئامێرێکمان هەیە کە پێکاتە جستە ئەخوێنێتەوە ئەتوان چێن لای ئامێرەکە بۆی تۆزە ڕوونکردنەوە بین بە بینەرەکانمان باشە تۆ قسەمان بۆکەی ئەمە ئەمێری پێکاتەی جستەیە چۆری جسم کانزاکانی جسم پرۆتینی جسم کێشەکانی جسم هەمووی دیارەکات ئێمەش توانین لەبەر کە ئەمەمان بینی کە چۆن نووسراوە کولێرە دیارە کێشەکان هەمووی جوان نووسراوە ئەتوانین لەسەر ئەوە زانیاری بین بە دایک و باوک مناڵەکان. دایک و باوک زۆر خەمی گەشەی مناڵەکانیانە دڵنیام ئەگەر ئەم کۆشکەی ئێوە ببینن بێ دوو دڵیان بۆلاتان سەردانتانەکەن ئەم مناڵانی کاتون تا ئێستا چۆن بوون تەندروستیان باش بوو؟ وەڵا زۆریان بەدخۆراکن زۆریان کێشیان کەمە کێشیان هەیەیان کێشیان زۆرە زیاتر پرۆتین و چۆریان ینی کەمە پێویستیانەوەی کە ڕێازەکەن و خواردنیان چاکەن و خەویشیان لە ڕێگای دکتۆرە تارای ئازیزەوە ئێوە سیستمی خۆراکی تەندروستیش بۆ مناڵەکاندا بەڵێ زۆر باشە دەستان خۆش بە هیوای بەردەوامیتان ماندوو نەبن کەواتە دایک و باوکانی ئازیز کە هاتن بۆ ئێرە تەندروستی مناڵەکانیشمان بۆ ئێوە لەبیر نەکردووە ئەتوانن بێن بۆ ئێرە و ئێوە بە تەواوەتی دڵنیا بنەوە لەوەی کە مناڵەکەتان تەندروستیان نە ئیشەڵڵا هەموو مناڵی هەموو خێزانێک هەر تەندروست بێ هەر ساغ بێ هەر سەلامەت بێ اینجا بە کەمێک باسی خواردن و خواردنەوەکانیش بکەین کە لێرە پێشکەش بە میوانە ئازیزەکانە کرێ یەکێکتر لەو شوێنانی کە بەشداری کردو بە شەربەت و کۆمەڵێک شیرینی ئیسڵاوتان لێ بێم کاتتان باشتر ئێوە وەکو شەغەف پێمان بڵێن چیتان هەیە بۆ دووەمین فێستیڤاڵی دەواازەی سلێمانی؟ بۆ ئەم فستیڤاڵە وەکو کەزانین بە سپۆنسەری کورساتە فستیڤاڵێکی جوان و ڕێگوپێکە بەشداریمان کردووە بە چەند شیرینیەک و چەند کۆکتێلێک و قاوەکان سارد و گەرم. چی ئێوە زۆر خواستی لەسەر هاوڵاتیانیان چی؟ تاشە فراپێ ئەسدانەکە بۆ بکەم چییە؟ بگومان ئەو کەسانێکیان بۆ ئێرە دڵنیام لەوەی کە حەز بەواکەن کە خواردنی جیاواز خواردنەوەی جیاواز تاقیب بکەنەوە ستا بۆ نمونە ئەو خواردنەوەی کە ئەو کاکەیەوتی ڕەنگە من نەزانم چییە یەکەم جارم بێبی خۆمە بەڵام تاقیەکەینەوە با بزانین چۆنە بە شێوازەکە زۆری پێچێتە ئامادابێ یەک خولێکی پێویستە کاتە بێت تۆزە پشودرێژیش بین بۆی کە چاوەڕێی خواردنەکان بکەین اینجا یکمان کۆمەڵێک شتیان لێرەوە داناوە بۆ ئەوەی مینی پیتزا و کۆمەڵێک شت هەیە لێرە کە بەتایبەت هەستەکەم منداڵیش زۆر حەزیان لەو خواردنانە هەیە باشە جا هەستەکەم تێکەڵەیەکی دروست کردووە لەبەردەمی ئێمە ئامادەی ناکا بۆی پێوان نەڵێ لە چی پێکات و بەڵام دوایی هەر پێشیەڵم با بزانم چی تیا ئامادە نەبوو زۆری ماوە کاکە باش
گەلێنێ لە بەری سەرخاڵی دروستکردنی خواردنەوەکەیە پێم بڵێ بزانام چی لە حەزم لەو تامانێت حەزل لێ دیزۆن حەزل لێ نابێت ترشیان شیرینە فستقە شیرینە فستق و سۆسی فستق فرێش ئایسکرێم و شیر و سەهۆڵ ئێستا پێشکەش دەکەم دام دەی باشە دەستە خۆش بێ اینجا بەربایەک پرسیاری کەشە بێ زەحمەت ئاراستە بکەم زۆرن ئەو کەسانی کە پرسیاری ئەوەکەن کێنە نێو فێستیڤاڵەکانەوە ئێوە تا چەند ڕەچاوی ئەوتان کردووە کە نرخەکان تۆز دەکەرزانتر بێ لە شوێنەکە وەڵا ڕەچاویەوەمان کردووە و فەرقیشی هەیە نزمتریشە لەبەر باری دارایی طبعا دەستان خۆش بێ جا ببینەران ناخۆش من ئەو شەربەتە تاقی ئەەکەمەوە با بزانین چۆنە جا پێمان بڵێ بای چەنە بووی کە بە دیاری ئەوانە وەری ناگرم وا سێرمان مەکە لێ با بزانین بەدڵمانە وای ببینێران ناخۆش بەڕاستی زۆر خۆشە جا من تۆزە سەریحم لەو شتانە ئەگەر بەدڵم نەبێ یەکسەر بەخوا پێمەوتن بەس بەڕاستی زۆر بەتام بوو دەستە خۆش بێت بن دەستان خۆش بێت اینجا بەڕاستی لەم کەشەیە خواردنەوەیەکی ساردیش بخۆیتەوە هەر زۆر تایبەترە بێ کەشەکەی بۆیە ئومێد دەکەم ئێوە ئەگەر ئەم شەویش نەتانتوانیەوە بێن بۆ دووهەمین فێستیڤاڵی دەروازەی سلێمانی بۆ کووتمە هیچ دویر مەبن چونکە ئێمە 5 شەوی ترمان بۆ ئێوە داناوە بۆی کە بێن و لە نزیکەوە سەردانی فێستیڤاڵەکە بکەن و سودمەن بن لە هەموو ئەو چالاکیانی کە اینجا ئێمە وەکو دەستگای میدیای کورسات کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆرمان هەیە یاری یاخود پرۆگرامی کورسات کوردەواری لێرە کە هاوکارمان ئاری پێشکەشی ئەکات بە کۆمەڵێک یاری کوردەواری و کەرەستەی کوردەواریەوە لە خزمەت ئێوەیە بێ ئێوەش ئەتوانن بێن و لە نزیکیشەوە خەڵات بۆ خۆتان دەستەبەر بکەن ئەمە تەواوی ئەو بابەتانە بوو کە ئەم شەو لە ئەم بەشەی پرۆگرامی ڕۆژێکی نوێ بۆ ئێوەم گواستەوە تا بینینەوەی تر ماڵی هەمولایەکتان هەر ئاوادان بێت.